کەس جەرگی نەسووتی وەکمە منداڵ بێ باب نەبێ جەرگی داک و بابان نەسووتێنێ هۆکاری ئەو هەموو قوربانیانەی کە لانجامی ڕووداوەکانی هاتو چۆ دەکەونەوە بێشک یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی خراپی ڕێگاومان. مەترسیێکی گەورە لەسەر گیان و ماڵی هاوڵاتیان هەیە هەروەها کەم و کوڕێشی گەورە و نەبوونی سەلامەتی هەیە لە ڕێگاکاندا. ئەو خێرایی کە دیاری کراوە لە شەقامەکان یاخود لە ڕێگاوبانەکان پێویستە بەپێی ئەو خێراییە بڕوا شۆفێر. گەنجی ئێستا سەبر و تەحمولی بە هیچ شێوەیەک نییە جادەکانی ئەو بێسەبری هەڵناگرێت. بەرنامەی ترافیک لە هەڵقەی ئەم جارە دەچێتە شاری ڕانیا. ترافیک لەو شارە چیرۆکی قوربانی ڕووداوێکی هاتوچۆ دەگێڕێتەوە. ئەو ڕووداوە لە نزیک دەربەندی ڕانیا ڕوودەدات. لەو ڕووداوەدا گەنجێکی خێزاندار کە دانیشتووی شارۆچکەی حاجیاوایە دەبێتە قوربانی. لە کاتی پرسەی ماتەمینی خێزان و کەسوکاری سەرباز ترافیک بەشداری لەو پرسەیە دەکات و خێزانەکەیان دەدوێنێ. کاک سەرباز تا سعات 12 لە ڕانیا لە دەوام بووە ویسوێتی سەردانی باوکی بکات باوکی لە بەری مەرگە شوان بووە لەگەڵ باوکی کۆنتاکتیانە بووە باوکی وتوێتی وەرە لای من ژەمی نیوەڕۆ بەیەکەوە بخۆین لە بازار هەندێک نان و خواردنی بۆ کڕیوە مدەی 1 سعات مۆڵەتی بووە ئەو بۆ خۆی نەک لە بەر ڕووداوەکە بەڵام براکانی و عایلەکەیان و ئێمەش هەمومان دەزانی کە کەسێک بۆ زۆر پابند بوو بە ڕێسا و یاساکانی هاتوچۆ بەردەوام سەرزەنیشتی براکانی و عایلەکای خۆی دەکرد کە ئەوان تیژڕەون و پابند نینە بە ڕێسا و یاساکانی هاتوچۆوە لە ڕانیەوە ڕۆشتووە بۆ لای باوکی لەبەری مەرگە شوان بووە لە دەربەن دەڕۆی بەرەو مەرگە دەپەڕیەوە بەر لەوەی بگەیە گوندی سەرسیان لەوێ لۆفەیەکی لێە بەرامبەرەکەشی 5 کەس بوون کە ئەوانیش ینی پیشەی کرێکاریان کردووە لەوێ یەکێک لە کێڵگەکانی پەلەوەڕیان خیان کردوێتەوە هەر 5یان شوفێرەکە و 4 سەرنشینەکە یعنی ئەوان بە ئاراستەیەک کاک سەربازیش بە ئاراستەیەک هاتووە لەوێ بەداخەوە ڕووداوە هاتوچۆکە ڕووی داوە بەریەک کەوتون. ڕووداوەکە کە ڕوویدا ئێوە ینی بریندارەکان ئەو کاتیچیان کاک سەرباز گیانی نەسپار بوو بریندارەکان گەێنراونەتە نەخۆشخانەی گشتی ڕانیا لە تەواریەکە ئێمە کە چوین دەستپێکی گەیشتنی ئەوان بوو بۆوێ خۆم کە چوومە ئەوێ سەیرم کرد کاک سەرباز پێکراوە و لە تەواریە و بەرامبەرەکانیشی سییانیان بریندارن یەکێکیان باری تەندروستی زۆر ناجێگیرە و خراە ناو یەکێک لە ئۆتۆمبیلەکانی فریاکەوتن بۆ سلێمانی بەڕێکرا بۆ سلێمانی بەڕێکرا دوانی کەشیان هەر بریندار بوون. ئامانجی بەڕامەی ترافیک لە نیشاندانی دیمەنی چیرۆکی قوربانیانەوە مەرگەساتی کە بەهۆی ڕووداوی هاتوچۆ دروست دەبێت بۆ هۆشیارکردنەوەی شۆفێرانە تا چیتر هیچ داکی هیتر جەرگی نەسووتێ و چیتر منداڵەکانی بێبەش نەبن لە ناز و سۆز و باوەشی گەرمی باوکو و خێزانەکانیان. هۆکارەکانی ئەم ڕووداوە و
ڕووداوەکانی دیکەش ئێمە بەگشتی و ڕووداوە زۆرانەی کە لە هەرێمی کوردستان ڕوودەدەن هەمویان هۆکارەکانیان یەک هۆکار نییە. هەندێک ڕووداوەیە لە ئەنجامی تیژڕەوی ڕوودەدا، هەندێک ڕووداوەیە لە ئەنجامی پابەند نەبوون بە بنەما ڕێسا و یاساکانی هاتوچۆ ڕوودەدا، هەندێک ڕووداوەیە لەوانەیە لە ئەنجامی سەرخۆشی ڕوودا، هەندێک ڕووداوەیە لە ئەنجامی خراپی ڕێگاوبانەکان ڕوودەدا. لەو منتیقەیە و لە هەرێمی کوردستان دەتوانین بڵین بە شێوەیەکی گشتی هۆکاری ئەو هەموو قوربانیانەی کە لە ئەنجامی ڕووداوەکانی هاتوچۆ دەکەونەوە بێشک یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی خراپی ڕێگاوبان. بە پێیوتەی پۆلیسی هاتوچۆ سەربازی قوربانی بە شێوەیەکی یاسایی و یاسایی لە ڕێگادا دەڕوات، لەو کاتەش ئۆتۆمبیلێک دێتە بەرامبەری ئیدی دەبێتە هۆی پێکدادانی ڕوبەڕوو، لەو ڕووداوە سەرباز گیان لەدەست دەدات. سەرباز دڵی لەدا قەدەمە بەجێ بێڵە قەت بەبێ من نەڕۆیبە هێندە باش بوو بۆ ئەمە هێندە باش بوو بەیانی زۆر شێوێک هەم لە نانکردنێ بووم نانم دەکرد دلیدا نابووم کوتی بۆم شۆ سەعات یەک هاتمەوە هەشتی سەرباز بەخوا زۆر ماندوم بۆم ناشۆرێن شتی لێی گەڕە بە پیسی بۆم بێنەوە ئەش دوای دڵم نهات بۆم شردن سەعات دوو بۆم وتو کردن بەیانی هەڵی نەساڵ بووم بۆ ناخۆر نانی بدەمێ لەکن داکی نانی خوارد دوای لانیەوە ڕۆیە تەلەفۆن کچەکەم بۆی کرد بۆ ماڵ نەسابوون لە خەوێ قسەی لەگەڵ کردم دوای داخستەوە کوتی شمەوە دەچمەکن بابم خۆم گۆڕی بەنیاز بووم بچمە بازاڕە هاتمە خوارد لەسەر قاڵدرمان پێیان گوتم بردیانم بە قسە ئەمە تەلەفۆن لەوە لەبەر دەم و دەستکەسیمی لەسەر نەبوو کوڕەکانی نا بە خەستەخانی لە نیست سەعات چارەکێکی لێ بوو کوتیان باشە من خەریک نەشچم هەفتیان بوو کەکەم کوتی ئەپوریێ وەڵا هەر دەلێن تۆزێک سەرباز مچایە بریندار بوون و سارەکەی بڕە خەراب و وەڵا هەیبینێ سەربازی کوتیان ئەگە گەیشتە خەستەخانێ باش بوو قسەی دەکردن ئەو ڕەفیقەکەی ئەگەتە دەگەڵی تەلە ببووە ژنەکەی شەوێ هات بەڵا هەر دەگو دەمرم دەوتم نانە کاک سەرباز وڵا ئیشاڵا دەکتی دەمرم پێشە زۆر باشە بۆ خۆش وڵا ئەگەمە گەینەوە ماوەیەک چۆچووین هەر مەیلە و هەر هاتوو دەنا دەستوش پشت و لاقشتی هیچ کێشەی نەبوو دەجۆڵا کەلەکە کەلەکەی دەکرد بەستم کاکە کوێت دێشی سەرباز ریزگم دێشی کەس جەرگی نەچووتی وەکمە داوا دەکەم هیچ کەسێک وەکو ئەو کەسی کاک سەربازی پێ باوەک نەبێ داوا لەو ساقانەکەم پابند بن بە ڕێنمایی هاتوچۆ پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ و داواکاریشم ئەو تازیەی ئەو ڕووداوای کاک سەرباز دوا کۆست بێ بۆ هەموو خەڵکو و ئەنجامی تیژڕەوی کەم بکەنەوانێ ئێمە دەوری 150 متر لێک دوورین دوو سایی سەردادەکەمان لەبەر سەریعێ سیاران ناتوانین بەی ماوەیەکی زۆر دەبێ ڕابوەستی ناتاپەڕینەوەمان دەکرێت بەردەجێژا ڕۆژە زەلامێکمان لەکرد منداڵانە پیلیان دەگری ناڵم وەپەڕن ئەو ڕووداوانش زۆر جار دەخرێتە ئەستۆی دام و دەستگاکانی حکوومەت لە خراپی ڕەوشی ڕێگاوبان و نەبوونی هێمای هاتوچۆ و مەرجی سەلامەتی سەبەبی ڕوودا و خەڵک زۆر بێتەعامولە هەرچی دەبینی بەپەلەیە حتا لە بازاڕی کا بە بەردەیان دەڕوا چلوێک تەماتی پێ بەپەلەیە خەڵکەکە بێتەعامل بۆتەوە ئەزمەی ژیان گچکە بۆتەوە وەک چۆن جاران چەند شریکێکی کاسیەت کە لێ دەدرا خەڵک بە تەعاملەوە گوێی دەدا ئێستا هاتۆتە نێوین مۆرێکی 200 گۆرانی پێ بێ
بەس بێت تەعاملە لە سعاتێکدا دەوێ هەموو گوێ لێ ڕاگرێت سبەبی ڕووداوی شەر ئەو شتانەیە هەرچی دەبینی بێت تەعاملە دوو ڕێگاوبانیش تەواو نییە. ئەمن لە ساڵی هەفتاونەوە سایقم هەتا ئێستا کۆترێک چۆلەکەی شم نەکوشتۆ بۆ لەبەرەوەی سەبر و تەعاملم هەیە بەس گەنجی ئێستا سەبر و تەعاملی بەی شێوەیەک نییە هەر جادەکانی ژەو بێسەبری هەڵناگرن جادەکانمان زۆر خراپ جادەی تەسکن خراپن بەس من ئێستا بۆ خۆم بە شخصی خۆم لەبەرەوەی تەعاملم هەیە لە ساڵی هەفتاونەوە سایقم هەتا ئێستا چۆلەکەی شم نەکوشت ئەی بۆ ئەوانەوا دەکەن. زۆر جاریش دەگوترێت کەم و کوڕیەکان لەو ڕێگاوبانانە هۆکارن بۆ گیان لە دەستدانی هاوڵاتیان لەبەر ناستانداردی و خراپی کوالەتی ئەو ڕێگەیانەی کە چەند ساڵێکە نۆژەن کراونەتەوە یان دروست کراون. زیادبوونی ژمارە ڕووداوەکانی هاتوچۆ بەڵگەی ڕوون و ئاشکای خراپی ڕێگاوبانەکانی ئەو دەڤەرەیە دەڤەی ڕاپەڕین کە ئیدارەیەشی سربەخۆیە لە دوای سنتەری پارێزگاکان هەولێر سلێمانی دەهۆک زۆرترین ژماری دانیشتوو و زۆرترین ژمارەی ئۆتۆمبیلی تێدا بەڵام لەگەڵ ئەوەشدا سەرجەم ئەو ڕێگانەی کە دەڤەرەکە دەبەستێتەوە بە شارە جیاوازەکان و وڵاتی ئێرانەوە سەرجەمیان ڕێگای یەکسایدن بوونی ئەو کەم و کوڕیانە لە ڕێگاوبانەکانی ئێمەدا دەرئەنجامی مەترسیەشی گەورەی دروست کردووە لەسەر گیان و ماڵی هاوڵاتیان ئەگەر ئێمە ببینین و ئامارەکانی بەڕێوەبەراتی هاتوچۆ ڕاپەڕین بەبیر خۆمان بینینەوە لە 6 مانگی ساڵی 2019 نزیکەی 144 ڕووداوی هاتوچۆ ڕوویانداوە لەم ڕووداوانەدا 208 هاوڵاتی بوونەتە قوربانی لە نێو قوربانیاندا نزیکەی 20 هاوڵاتی بەداخەوە گیانیان سپاردووە بوونی ئەو ئامارە پێمان دەڵێ کە مەترسیێکی گەورە لەسەر گیان و ماڵی هاوڵاتیان هەیە هەروەها کەم و کوڕێشی گەورە و نەبوونی سەلامەتی هەیە لە ڕێگاکاندا. پێویستە شۆفێران پابەندی ئەو خێرای و ڕێنمایانە بن کە بۆیان دیاری کراوە کە زۆرجا لەلایەن بەشێک لە شۆفێرانەوە پشتگوێ دەخرێت. ئیدی ترافیک دەیەوێت هۆکار و دۆخی هاتوچۆ لە پاڵاو چیرۆکانە نیشامدات چۆنە چونکە ڕۆژانە ڕووداوەکان لەو ڕێگەیانە بوونەتە تەڵە و وەک بۆمبی چێنراو بە شۆفێران دەتەقنەوە. زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ ئەرک و بەرپرسیارەتی پۆلیسی هاتوچۆی قورستر کردووە لە کاتی پرسینی چارەسەر بۆ کەمکردنەوەی ئەو ڕووداوانە هەمووان ڕووی نیگەرانی و هاواریان لە پۆلیسی هاتوچۆیە چونکە ئەوان ئامڕازی یەکەمن بۆ پاراستی گیانی هاوڵاتیان و ڕێخستنی هاتوچۆ بۆیە پۆلیسی هاتوچۆی ڕانیە لە ڕێگەی مەفرەزەکان دەیەوێت هاوڵاتیان و شۆفێران ئاگادار بکاتەوە لە سەلامەتی و خۆپارێزیان لە بەکارهێنانی ئەو ڕێگەیانە بە هەموو کەم و کوڕیەکەوە کە وەک مەرگ لە چاوەڕوانیدایە بۆ شۆفێران. ئێمە بە ڕێگاوین بەرەو شوێنی حادیسەکەی دیارە ئەو ڕووداوەی کە یەکی دەی 2019 ڕووداوێکی دڵتەزێن بەداخەوە ئەلێرە ڕوویدا لە نێوان دوو ئۆتۆمبیل لە جۆری نیسان ڤێرسا و ئۆتۆمبیلێک لە جۆری جێلی کە بەداخەوە بوو هۆی گیان لە دەستدانی شۆفێری نیسان ڤێرساکە و چوار لە سەرنشینانی ئۆتۆمبیلی جێریەکە بریندار بوون. بەداخەوە هۆکاری ڕووداوەکە هۆکاری سەرەکی ڕووداوەکە ئۆتۆمبیل جێریەکە کە بەهۆی خێرایی زۆر و زیاد لە پێویستی شەقامەکە چۆتە سایدی بەرامبەر و کۆنتترۆل لە دەستداوە و خۆی کێشاوە بە نیسان ڤێرساکەدا کە ئەم شوێنە پێچی تێدایە نابێ شۆفێر بەو شێوازە خێرایی زیاد لە پێویستی شەقامەکە بەکارێنبێنی پێویستە
لەسەرخۆ بڕواوە پێی ئەو هێمای سەرشەقام بڕوا کە ئەو هێمانەی کە بۆی دیاری کراوە بە پێی ئاراستی ئەو هێمانە بڕوا لە شەقامەکان یاخود ڕێگاوبانەکان. ئەو ڕووداوای کە ڕوویداوە شۆفێران ئەبێ سەیری هێمای هاتوچۆ بکەن کاتێک کە هێمای هاتوچۆدانراوە باشترین هاوڕێی شۆفێرە ئەو پێ ئەڵێ ڕێنیشاندەریتی کە لە ڕێگاوبانەکان ئەبێت چۆن بڕۆین و یاخود ئەو خێرایی کە دیاری کراوە لە شەقامەکان یاخود لە ڕێگاوبانەکان پێویستە بەپێی ئەو خێراییە بڕوا شۆفێر. بەڵام بەداخەوە کۆمەڵک لە شۆفێران پابندی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ نابن بووە بەداخەوە ڕووداوی دڵتەزێن ڕوئەدەن. ئەو هەوەکەش تازە بەستوتەوە نیە هەر پێوەی بوو شکاوە مەمنوعە باشە بەڕێزەکەم توانین لادەی زەحمەت نەبێ مۆڵەتی لا نییە ئەو هەوەکەشی بەستووە ئەگەر بە ئارێک نەبێ با خۆت بەست شتێنی سەلامەتی خوشکی من بەکار بێنە باشە ئەو منداڵش دەبێ بچێتە دواوە لەوێ یەک دقا ئەگەر لادەی بۆی ئەو ڕێنمایی جێبەجێکەی مامۆستا باشە منداڵەت لە پێشەوەداناوە دەبی بێ دواوە مۆڵەت و ساڵانەکەشمان بێ باز خوشکی من ئەتوو دەبێ پشتەی سەلامەتی بەکار بێنی ئەو منداڵەشمان بۆ بخەنە دواوەتخوا باشە ئەوکای ڕووداوی هاتوچۆ یەکەمیان بۆ شۆفێران خۆیان کەم تەرخەمی شۆفێرەکان دەگەڕێتەوە لەبەرەوەی پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ نابن بەڕاستی دووەم هۆکاریشەوەیە کە ئەمە پرسیار لە شۆفێران خۆیان دەکەین ئەگەری ڕووداوی هاتوچۆ بۆ ئەوە دەگەڕێنەوە کە ڕێگاوبانەکانمان خراپن ڕاستە جادەکانمان بە زۆری دووسایت نییە یەک ئاراستەیە دوو ئاراستەمان لەوانەیە وەک پێویست نەبێ جادەکانیشمان وەکو پێویست یعنی لەوانەیە باش نەبێ لەسەر قسەی شۆفێران بەڵام خۆشبەختانە ئەوە حکوومەت ئێستا لە هەوڵدا بۆ ئەوەی کە هەم شەقامەکان و هەم جادەی خارجەکانیش لە نۆژەکردنەوەدان بەڵام 100% هۆکاری ڕووداوەکان ئەوەی کە ئێمە کەشف هێڵکاریان بۆ دەکەین زیاتر لە 90 بۆ شۆفێران خۆیان دەگەڕێتەوە. ئەو منداڵە بۆ لە پێشەوەی لە لای خوشکە بەڕێزانە ئاخە دەبوو کوشتنی تایبەتی بۆ دانێ کوشتنی تایبەتی هەیە بە خۆی لەوێ بۆی بەستی ئەوە بەڕێزم ئەوە ئەو خوشکە دەبێت لە بەخاتی ئەو مناڵی بچێتە دواوە باشە بۆ ئاگاداری بەس ئەلەوێ لادە یەک دەقا تاوەکو ئیجرادەکەسی جێبەجێ دەکەی باش کاکە ئەو ئیجراعاتی ئێمە بەس نییە تا خەڵک تێگەشتی خەڵک نەگاتەوە ئاستێ بەڕاستی یعنی شەقام چییە و لێخڕین چییە و حادیسە چییە و ئیجراعات چییە و پابەندون بە یاسا چییە ئەوەی ئێمە بە تەنیا بەس نییە. پۆلیسی هاتوچۆ لە ڕێگای هۆشیارکردنەوە و دانانی هێماکانی ئاگاداری و ڕێنمایی سەلامەتی و چەندین پلان و بەرنامەی تر دەیەوێت ئەو جەنگەی سەر شەقام کەم کاتەوە. هاوکات لە ڕێگەی مەفرەزەکانی دەیەوێت پێش لە ڕووداوەکان بگرێت و شۆفێران ئاگادار بکەنەوە لە هەڵەکان و پابند بوون بە ڕێنمایی و یاساکانی هاتوچۆ. دیارە ئەو ڕووداوانەی کە لە سنووری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕی ڕوویان داوە زۆرینەی بەهۆی خێرایی و زیاد لە پێویستی شەقامەکان یاخود ڕێگاوبانەکان ڕوویان داوە. دیارە هۆکاری یەکەمی ڕووداوەکان شۆفێران خۆیان کەم تەرخەمن کاتێک کە ئەزانن خۆیان گلەیی ئەوە ئاکەن ئەڵێن ڕێگاوبانەکانمان خراپە نۆژەن نەکراونەوە یاخود چاڵ و چۆڵی زۆری تایە ئێمە گلەییان لێ ناکەین دەستیان خۆش بێ کە گلەیی ئەکەن بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە ماوەکی زۆرە کە وەکو پێویست ئیشوکار یاخود شەقامەکان یاخود ڕێگاوبانەکانمان نۆژەن نەکراونەوە پێویستە نۆژەن بکرێنەوە. سپاس بۆ خوا کە دەستکراوە بە کۆمەڵێک پرۆژە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین خۆی دەبینێتەوە لە زیادکردنی
کۆمەڵێک شەقام و ڕێگاوبان و وەنەوژەنکردنەوەی ئەو شەقامانەی کە چاڵ و چۆڵی زۆری تایە. بەداخە ئەو ڕووداوانەی کە زیاتر لەلای ئێمە تۆمارکراون بەهۆی خێراییەوە تۆمارکراون دیارە شۆفێران زیاتر لە ڕێگاوبانەکانی دەرەوەیش ئەو ڕووداوانی کە ڕوویان داوە شۆفێران خۆیان هۆکاری سەرەکی ڕووداوەکانن کاتێک کە ئەبینن ڕێگاکان بەو شێوازە خراپە پێویست ناکە خێرایی بەو شێوازە بەکاربێنی کاتێک کە چاڵ و چۆڵی زۆری تایە. ڕێگاکانیشمان زۆرینەی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین یەکساییدی دوو ئاراستن بۆیە شۆفێران ناچارە بن ئەو چاڵێک کە لە پێشیتی بستە ساییدی بەرامبەر بەڵام ئەوەش هەرەگەڕێتەوە بۆ شۆفێر کەم تەرخەمی شۆفێر کاتێک کە ئەبینی ڕێگاکان بەو شێوازە خراپە پێویست ناکە خێرایی بەو شێوازە بەکاربێنی پێویستە پابەندی هێماکانی سەرشەقام و ڕێگاوبانەکان بێ و ئەو خێرایی کە بۆی دیاری کراوە بەپێی ئەو خێرایە بڕوە بۆی تووشی ڕووداوی نەخوازراو نەبێتەوە. ئەو ڕووداوانەی ڕوویان داوە داوا لە شۆفێرانەکەین کە منداڵ بێ باوک دەبێ منداڵ بێ دایک دەبێت جەرگ سوتاو دەبن داوایان لێ دەکەین کە پابەندی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بن بۆ ئەوەی ماڵوێرانی دروست نەبێت چونکە کاتێک کە ئەتۆ لە بەیانیەوە دەست بە مانۆڕەکەی دەست بە ڕۆشنەکەی لە بیرت بێ کاتێک کە کەسێک چاوەڕێتە کە سوکارت لە ماڵەوە چاوەڕێتن بۆ وا دەکەی کە ماڵوێرانی دروست بێت منداڵ بێ باوک بێ منداڵ بێ دایک بێ یاخود کە سوکارت بەهۆی ڕووداوی هاتوچۆ چەندی ڕووداومان هەیە کە کەم ئەندام بوونی هەتا لەسەر جێگا ئەناڵێنن بەهۆی ڕووداوی هاتوچۆوە. پێویستە شۆفێران بە تایبەت لە شەواندا پێویستە خێراییان کەم بکەنەوە چونکە مەودای بینین کەمە بێتەوە پێویستە پابەندی ئەو ڕووناچێ بن یاخود لایتی بەرز بن هاوکاری برا شۆفێرەکانی بەرامبەر خۆیان بکەن و لایتی بەرز بە هیچ شێوەیەکدا نەگیرسێنن و بە تایبەت لەمە دواکە نزیکە بینەوە بەرەو باران بارین ئەڕۆین ڕێگاکانمان خلیسکە بن پێویستە شۆفێران پابەندی ئەو ڕێگا یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بن یاخود ئەو ڕێنمایانەی کە تایبەت بە بارانبارین و بەفربارین چونکە ڕێگاکانمان خلیسکن زیاتر شۆفێران معڕەزن بۆ ڕوودانی ڕووداوی هاتوچۆ پێویستە خێراییان کەم بکەنەوە. وەکو دەیبینن ئێستا لە ڕێگاکان تاریکە ئەبێ زۆر بەوریاییەوە شۆفێری بکەی و زۆر پابەندی و ئاگداری ناوچەی کوێر و پابندبوونی ڕەهامان هەیە ئەبێ ئاگدار بین و سەیری ئەولای خۆمان بکەین و سەیری ڕێگاوبانەکانمان بکەین کاتێک کە ئەبینی تاریکە پێویستە بەوریایی و لەسەرخۆ شۆفێری بکەین. ترافیک ئامارە ڕووداوەکانی هاتوچۆ لە جیهان و هەرێمی کوردستان دەخاتە ڕوو. ساڵانە زیاتر لە 1,500,000 کەس بە ڕووداوی هاتوچۆ دەبنە قوربانی. هەرێمی کوردستانیش بێبەش نییە لەو ژمارەی قوربانیانە. ساڵانە زیاتر لە 1000 کەس دەبنە قوربانی کە لەو ماوەیەدا 4385 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە. نزیکەی 13,000 کەس بریندار بوون. ئاماری ڕووداوەکانی شاری ڕانێشەوە دەردەخەن کە ژمارەی ڕووداوەکان زیادی کردووە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو. لە ماوەی 6 مانگی ساڵی 2019 زیاتر لە 133 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە. لەو ژمارەیە زیاتر لە 15 کەس گیانیان لەدەستداوە و 195 هاوڵاتیش بریندار بوون.
لەو ژمارەیەش نزیکەی 72 حاڵەتیان پێکدادانی ڕوبەڕوو بووە. بەپێی کۆتا ئاماری 6 مانگی ساڵی 2019 ژمارەی ڕوودا و قوربانیان زیادی کردووە. هۆکاری بەرزبوونەوەی ئەو ڕێژەیەش خراپی ڕێگاوبان و نەبوونی مەرجی سەلامەتیە لە ڕێگاوبانەکان. ژمارەی قوربانیان بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە ژمارەی قوربانیانی جەنگ زیاتر بێت. بۆیە پێویستە هەموو کەسێک بۆ خۆی پۆلیسی هاتوچۆ بێت و لێپێچینەوە لە خۆی بکات لە کاتی پابەت نەبوون بە ڕێنمایی و یاساکانی هاتوچۆ.